قوتابخانەکان داهێنان دەکوژن. ئەمە ڕەنگە بەناوبانگترین و وروژێنەرترین ئارگومنتی بوو بێت کە تێیدا جەخت لەوە دەکاتەوە سیستەمی پەروەردەیی زاڵ کە لە سەردەمی پیشەسازیدا بە بەرفراوانی نەخشێنراوە بە شێوەیەکی چالاک داهێنانی سروشتی لە منداڵاندا دەخینکێنێت. ڕۆبنسن تێبینی کرد منداڵان بە سروشتی خۆیان ئارەزوومەندن، تاقیکەرەوەن و ئامادەن هەنگاوی مەترسیدار بگرنەبەر. بەڵام کاتێک لە قوتابخانەدا پێش دەکەون و کاتێک سیستەمەکە گرنگی بە لێکچوون، ستانداردکردن و پۆلێنکردنی بابەتەکان دەدات، ئەمجا کە گرنگی بە بیرکاری و زانست زیاتر دەدات لە هونەر و زانستە مرۆییەکان، زۆر جار سیستەمەکە ئەم توانە گرنگانەیان لێ دەستێنێتەوە. ترس لە هەڵەکردن کە ئەنجامی سیستەمێکە زۆر تیشک دەخاتە سەر وەڵامە ڕاستەکان، ئارەزووی گەڕان و داهێنان لە خوێندکاردا کەم دەکاتەوە.